ئەگەرچی دەستەی وەبەرهێنانی هەرێم ماوەیەکە بە ڕێنمایی تایبەت مۆڵەتی کارکردنی بە 6 پرۆژەی نیشتەجێبوونداوە لە گەرمیان و ژمارەیە کۆمپانیای وەبەرهێنانیش زەویان وەرگرتووە بۆ دروستکردنی و پرۆژانە، بەڵام تاکو ئێستا یەکێک لەو پرۆژانە چووەتە بواری جێبەجێکردنەوە. سەرۆکی شارەوانی کەلاری ڕای دەگەێنێت ئەو 1000 دۆنمە زەوی کە دراوە بەو کۆمپانیانە لە کەلار بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون ئەگەر هاتوو لە ماوەیەکی دیاریکراودا دەست بەکار نەبن ئەوە زەویەکانیان لێ وەردەگیرێتەوە و حکوومەت بە ڕێنمایی نوێ دابەشی دەکات بە سەرچین و توێژەکاندا. ئەگەر هاتوو ئەم کۆمپانیانە ئەم پرۆژانە دەست بەکار نەبوون یاخود بە هۆکارێک کە قابلی قبول نەبێ ئیشەکانیان جێبەجێ نەکەن ئەو کاتە ئێمە زەویەکانیان لێ وەرەگرینەوە ئیتر ئەو کاتە بەپێی ڕێنمایی حکوومەت یا دەدرێ بە کۆمپانیای تر یاخود بکرێتە مڵکی شارەوانی و لە کاتی دابشکردنی زەویدا کە ئەمری حکوومەتی هەبێت دابشکرێت بەسەر چین و توێژەکانە. ئێمە چاوەڕێیەکەین چاوەڕێین لیژنەکانەکەین هەر کاتێک کە ڕێکارەکانیان تەواو بوو ئەو کاتە کۆمپانیا ئیجبارەکەین یا بەدەست بەکاربوون لە ئیشەکانیان یا دەست بەرداربوون لە کارەکانی. بەڕێوبەری وەبەرهێنانی گەرمیانیش ئاماژە بۆ دەکات ئەو کۆمپانیانەی کە زەویان پێدراوە سەرقاڵی تەواوکردنی مامەڵەی یاساین بۆ دەستپێکردنی پرۆژەکان ڕاشیگەیان لە ساڵی 2018دا هەمویان دەچنە بواری جێبەجێکردنەوە و سوودمەندانی پرۆژەکانیش لە ڕێگەی هەژماری بانکیەوە پارە بە کۆمپانیەکان دەدەن. ئەو پرۆژانەی کەوا ئێمە ئێستا کە حالیان کاری تێدەکەین هەمویانە چنە قۆناغی جێبەجێکردنەوە بەو هیمەتەوە بۆ هەوڵانی کە ئێستاکە چی وەکو لە دەستەی وەبەرهێنان و چی وەکو لە ئیداری گەرمیان و چی وەکو هەموو بەڕێبەرایەتەکان کە مسڕین کە ئەو پرۆژانە بکرێ ئینشاءڵڵا لە 2018 ئەو پرۆژانە هەمووی جێبەجێکرێ حسابێکی بانقیش ئەکرێتەوە ئەژمێرێکی بانقیش ئەکرێتەوە ئەو ئەژمێرە بانقیە ئەبێتەوە ئەوەی کەوا هەرچی ئەو پارانە هەیەچێتە ئەو ئەژمێرەوە وەبەرهێنەر بە هیچ شێوەیەک پارە وەرناگرێت ئیلا بەپێی ئەوەی کەوا ڕێژەی کاری ئەنجامدرا و کارەکان کە جێبەجێ کرد ئێمەش پاریان بۆ سەرفەکەین. بە پێی زانیارەکانی کورسات نیوز ئەو یەکانی کەوا بڕیارە لە ناوچەکە دروست بکرێن ژمارەیان نزیکەی 7000 یەکە دەبێت و بەسەر مامۆستایان و فەرمانبەران و کارمەندانی تەندروستیدا دابەش دەکرێت بەو مەرجەی لە بواری نیشتەجێبووندا سوودمەند نەبوو بێتن لە حکوومەت. شاخوان محەممەد، کورسات نیوز، کەلار.